بۆچی ئەردۆغان و باخچەلی داوای بێلایەنی لە کورد دەکەن؟ ئامادەکردنی هاوڵاتی. دوژمنەکەی فێر بە ئەوی دوژمنەکەی پێی ناخۆشە بۆ تۆ دیارە بۆ تۆ باش و ئەوی پێی خۆشە بۆ تۆ دیارە بۆ تۆ خراپە. ئەمە وتەی مامۆستا ئیبراهیم ئەحمەدە بۆ تێگەیشتن لە نیەتی دوژمنەکانی کورد. ئەمڕۆ کە دەبینین تورکیا بە زمانێکی پڕ لە خەمخۆری قسە بۆ کورد دەکات. پێویستە ئەم وتەیە بکەینە چاویلکەیەک بۆ بینینی ڕاستی ڕووداوەکان. Kardeşe kırdırma tuzağına düşmemelidir. پەیامی ئەردۆغان براکانم مەکەونە تەڵەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا زۆر بە گەرمی دەستخۆشی لە کوردانی هەرێمی کوردستان دەکات کە بێلایەنن. ئەو دەڵێت مەبنە ئابرازی دەستی هێزە دەرەکیەکان و ئاگاداری تەڵەی زایۆنیستەکان بن. ئەردۆغان دەیەوێت بە ناوی برایەتی ئاینی کورد قایل بکات کە بەشداری شەڕ نەکەن و تەنها تەماشاکەر بن. Aya sürmek için hava koklayan ve ortam yoklayan. پەیامی باخچەلی جەنگ پیلانی ئیمپریالیستەکانە. دەوڵەت باخچەلی کە هەمووان بە هەڵوێستا توندەکانی دژی کوردی ناسن. ئێستا دەڵێت ئەم جەرگەی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران تەنها وێرانکاریە. ئەو داوا لە کورد دەکات وەک بەشێک لە بەری ناوخۆی تورکیا بمێننەوە و نەبنە بەشێک لەم ئاگریکە ناوچەکەی گرتووەتەوە. تۆ بڵێی باخچەلی و ئەردۆغان خەمی کوردیان بێت کاتێکم پەیامانە دەخینە پاڵ وتەکەی ئیبراهیم ئەحمەد ماتەڵەکە هەڵدێت. تورکیا بۆیە حەز ناکات کورد بەشداری شەڕ بکات چونکە دەزانێت گۆڕانی نەخشەی ناوچەکە دەرفەتێکی مێژووی بۆ کورد دروست دەکات. گەر کورد ببێتە یاریزانێکی سەرەکی لەم جەنگەدا دەبێتە خاوەن قەوارە و هێزێکی گەورەتر. ئەمەش ڕێگ ئەو شتەیە کە تورکیا لی دەترسێت. بۆیە کاتێک ئەوان دەڵێن بێلایەن بن لە ڕاستی دەیانەوێت کورد لە دەرفەتەکان بێبەش بکەن. کەواتە پێویستە تێبگەین کاتێک دوژمنەکەمان ڕێگایەکمان نیشان دەدات بزانین بەرژەوەندی ئێمەی کورد لە پێچەوانەکەیدایە.